ئێمە وەک لژنەی دادوەری سەرپەرشتیا لە ئەنجامدانی پرۆسەی هەڵبژاردن لە کۆنگرەی چوارەمی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە هەم چوار ڕۆژی لە ڕۆژی دەنگدانەوە هەر سێ چوار ڕۆژی جیاکردن و فەرزکردنی دەرگەکان بەڕاستی پرۆسەیەکی زۆر ناجح بوو، زۆر ڕێگوپێک و بە شێوەیەکی یاسایی بەڕێوە چوو و ئەمەش و ئەم ئەنجامش کە نەتیجەی ئەوە بوو بە هاوکاری سەرجەم دادوەران و چەند بەڕێزێک پارێزەرێکی بەڕێز کە هاوکارمان بوون لە جیاکردنەوەی ئەم دەرگەکاندا و ئەوەی جێ ئاماژەیە لەم پرۆسەدا بەشدار بوون و ئامادەبوونی نوونەرانی کۆمیسیۆنی هەڵبژاردننی عراق لە ئەم کۆنگرە. ئێمە ئەوە بوو کە پرۆسەکە ئەو پەڕی شەفاف بێ، یعنی شەفاف بێ و هەموو کەس و هەموو کاندیدەکان و هەموو بەڕێزانی کە بەشدار بوون و هەموو ئامادەبووان دڵنیابن لە کۆی گشتی لە بچووکترین خاڵی پرۆسەکەەوە تا کۆتایی هەمووی لە بەرچاوی خۆیان و یەکەم جاریشە تەبعاً هەموو پرۆسەکە لە بەرچاوی کامێراش جگە لە چاوی خۆیان کە کرا وەجێ پرۆسەکە ئەنجام درا و لەمڕۆ بەڕاستی لە ڕووی شەفافیەتەوە شتێکی نوێ بوو و ئێمە ئەم بە تەسەوری ئێمەیە بە بۆچوونی ئێمە لەمڕۆ هیچ درێغێکمان نەکردەوە، پێمان وایە کە ئەو لایەنەمان پیشانداوە کە پرۆسەکە زۆر شەفا بوو و هیچ لەو ڕۆ هیچ کەم و کوڕێک یاخود درێغێکی نەبووە. کەی بە ئێمە سپێدرا بوو وەکو لیژنەیەکی یاسایی پێکات بوو لە چوار دادوەر. ئەم چوار دادوەرە ئەرکیان سەرپەرشتیکردنی کۆتا قۆناغی کۆنگرەی چوارەم یەکێتی نیشتیمانی کوردستان بوو، ئەویش بە مەبەستی هەڵبژاردننی 121 ئەندام بۆ سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان. پرۆسەکە بە شێوازێکی دیموکراسیانە ئەنجام درا و ئێمە لە ڕووی یاساییەوە سەرپەرشتیمان کرد و سەرپەرشتیمان کرد لە چۆنیەتی ئەنجامدانی پرۆسەی دەنگدانەکە و دواتریش جیاکردنەوەی دەنگەکان و بەشکردنی دەنگەکان بەسەر هەر یەک لەو کاندیدانەی کە دیاری کرابوون کە ژمارەیان 121 کاندیدا کە ئەمانە ئەڕۆنە سەرکردایەتی گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان.